Hemen mikrofona geçiyor. Baba sajenden git beriska. بەپێی تەمەنەکەی خۆم ئیجازەیان دەردەنا لێرە شاعرانێکن بەبێ ڕووبین و ڕیا ئەوڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو قسەیەک دەکەن کە ڕەنگە جێپێیان دوایی ئێمە دەیان ساڵ و سەدان ساڵ ئەپڕنەوێتەوە بەڵام بەپێی تەمەن بە مامە خدر ڕڵی لە ئێوە زیاتر و منی لە شاعرەکانەکە زیاتر ئیجازەم دراوە و منیش خۆم جێحەڵ دەکەمەوە لە کتێبی تەوش بخەیان کە یەکەمین کتێبی شاعریمە بە هەڵبژاردننی هاوڕێمان قزڵباش شعر دەکەنەوەمان زۆر پیر بووە تا سەبات کۆری چاو و لێ و هەنیەت وەک تەرازوو کۆ دەچێت کۆری چاو و لێ و هەنیەت وەک تەرازوو کۆ دەچێت بۆ نزرف و ڕوود گوڵاڵم هەر وەکو شەو بۆ دەچێت شاعری وەک من هەژار و دڵپڕ و بیماری خەم ڕێی لە کۆڕی عاشقاندا کوا دەدەن ئەی بۆ دەچێت ڕێی لە کۆڕی عاشقاندا کوا دەدەن ئەی بۆ دەچێت جۆشەوێ وەک بەختیتارم ڕەش وڵات و هۆ دەکەم ڕوونیەکم هات بە دڵدا دیم لە یادی تۆ دەچێت دڵشکات هەسەی بە چەشرێ جاربجار دەمکرد بە خۆم وەک مەزەی ماچت لە بۆ شەخصێکی تامەزرۆ دەچێت وەک مەزەی ماچت لە بۆ شەخصێکی تامەزرۆ تۆم نەبی لەم حاڵەدا من شعر و بەستە و زەمزەمەم تۆم نەبی لەم حاڵەدا من شعر و بەستە و زەمزەمەم دەنگی داوودا ئەگەر وەک بانگی شین و ڕۆ دەچێت تفڵی دڵ بێتیشی گوڵمت وەک هەتیوی پاییزی ڕوت نەبێ بەم ڕووتیە دەستی لە هێز و گۆ دەچێت ڕوت نەبێ بەم ڕووتیە دەستی لە هێز و گۆ دەچێت خۆزگە ڕۆژێ وەک شەماڵی وادە بشنەی بۆ دڵم خۆزگە ڕۆژێ وەک شەماڵی وادە بشنەی بۆ دڵم جا بزانەی دڵ لە خۆشی چۆن لە هۆشی خۆ دەچێت دەی بپرسی حاڵم و باوەڕ نەکەی بەو حاڵەوە دەی بپرسی حاڵم و باوەڕ نەکەی بەو حاڵەوە خزم و جیرانم بڵێن ئەو شەخسە وەک ئاسۆ دەچێت خزم و جیرانم بڵێن ئەو شەخسە وەک ئاسۆ دەچێت